بەڕێزان هەموو لاک بەخێر بێت. دیارە نیسابەکە تەواوە. دەست بە کردنەوەی ئەم دانیشتنە دەکەین. بەناوی خودای پەخشندەی میهرەمان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی دەستپێک ڕۆژی دانیشتن 7/5/2018 بەرنامەی کاریکردنەوەی خولی پەرلەمان بە پێی حکمی مادەی یەکەم لە یاسای ژمارە یەکەم ژمارەیەکی ساڵی 2017 یاسای درێژکردنەوەی خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمان و هەردوو برگەی 1 و 2 لە مادەی 54 برگەی 2 لە مادەی 17 و برگەی 1 لە مادەی 18 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بڕیار درا کاتی دانیشتنی دەستپێکی خولی گرێدانی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمانی کوردستان عێراق لە کاتژمێری 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەمبە ڕێککەوتی 7/5/2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم 1 دقە بێدەنگ وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کورد و کوردستان و عێراق لەگەڵ مارشی نەتەوەیی. دووەم کردنەوەی خولی بەهارەی ساڵی پێنجەم خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمانی کوردستان عێراق لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانەوە. سێەم وتاری بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان عێراق بەبوونەی دەستپێکی خولی گرێدانی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمانی کوردستان. بەڕێزان دەست بە خاڵی یەکەم دەکەن لە بەرنامەی کار وەستان چەند ساتێک ڕێزگرتن بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان و عێراق. فەرموون بەڕێزان لەگەڵ مارشی نەتەوەیی فەرموون. ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردو بۆم دانیشتنەی پەرلەمان دکتۆر فرسەت سۆفی، دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، عەبدوڵڵا جاسم ڕەجەب، ڤیانە عەباس عومەر، حەیات مەجید قادر، ڤەمان فەیسەڵ، ئەنەس محەممەد شەریف، مونیرە عوسمان، بێستون فایق، باپیر کامەلا سلێمان، حسێن ئیسماعیل حسێن ببورن، سۆران عومەر، شێرکۆ جەودەت، سیهام عومەر، عادل عەزیز، دکتۆر ئیبراهیم سمۆ، خەڵەف ئەحمەد، تەلار لەطیف، سەرکەوت سەرحەد، زانە عەبدوڕەحمان، ئاواز جەنگی، مستەفا ئەحمەد. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان برگەی سیەم وتاری بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستانی عێراق بەبوونەی دەستپێکی خولی گرێدانی بەهارەی پێنجەم لە خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمانی کوردستان پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکەین. بەناوی خوای گەورەی میهرەبان، بەناوی شەهیدانی سەرفەرازی کوردستان، بەناوی گەلی کوردستان و خەڵکی خۆڕاگری کوردستان، بەناوی دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەخێرهاتنی گشت ئەندامانی پەرلەمان دەکەین و دانیشتنەکەمان دەست پێ دەکەین.
کە دانیشتنیکردنەوەی خولی بەهارەی ساڵی پێنجەمی خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمانی کوردستانە. هێوادارین ئەم خولەش وەکو خولی پاییزەی ئەم ساڵی پەرلەمان دەرفەتێک بێت بۆ پەسەندکردنی چەندین یاسایەک بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان، هەروەها دەرفەتێک بێت بۆ پەسەندکردنی یاسای چاکسازی کە خەڵکانێکی زۆر چاوەڕێی دەکەن. بەڕێزان، ئێمە دەزانین بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بارودۆخێکی هەستیارە و بە قۆناغێکی هەستیار تێدەپەڕێت. بەهۆی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق گرنگێکی تایبەتی هەیە و تا کورد ئەنجامی باشتر و خەڵکی کوردستان ئەنجامی باشتر بەدەست بێنیتن لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا دەبێت. و پێگە و مافە دستوریەکانی هەرێمی کوردستان پارێزراوتر دەبێت لە حکومەتی فیدرالدا. هەر کورسێک بۆ هەرێمی کوردستان و پێکاتەکانی هەرێمی کوردستان بەدەست بهێنرێت دەستکەوتێکی گەورەیە. جا ئەگەر ئەم کورسیە سەر بە هەر لایەنێک بێت، گرنگەوەیە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و پێکاتەکانی کوردستان زۆرترین ژمارەی کورسی بەدەست بێنن و لە حکومەتی فیدرالدا بە زمانی خۆی و بە دەنگی خۆیان داوای مافەڕەوە و دستوریەکانی خۆیان بکەن. ئاماجی هەموو لایەنە سیاسەکان بەرگریکردنە لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی دەنگی گەلی کوردستانە و بەرگریکردنە لە مافەڕەوە و دستوریەکان لە عێراقدا. کەواتە هەموو لایەنەکان یەک ئامانجیان هەیە، بەڵام بۆ بەدەهێنانی ئەم ئامانجە پێویستیمان بە یەکتر قبولکردنە، جا بۆ ئەمڕۆ لە بانگەشەی هەڵبژاردن و بۆ ئەو کاتەی کە دەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدرال. بۆیە پێویستە بانگەشەی هەڵبژاردنەکان لەسەر بنەمای دیموکراسی و یەکتر قبولکردن بیت، یەکتر قبولکردنی لایەنە سیاسەکان و یەکتر قبولکردنی تێکڕایی کەمەنەتەوەیەکان و پێکاتەکان، هەروەها پەیڕەوکردنی بنەما دیموکراسیەکانی هەڵبژاردن. ئێمە وەکو دەستەی سەرۆکاتی پەرلەمان وەکو ڕاستپاردەیەک لەم دانیشتنەی پەرلەماندا داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە ڕۆحیەتێکی بەرزەوە، دیموکراسیانە و ئازادی خوازانەوە و دوورکەوتنەوە لە هەموو تێشکاندنی یەکتر، ناوزراندن، پەلاماردان لە چه شێوازی مەیدانی بێت، چێ لە پرۆگرامەکان و تەلەڤیزیۆنەکان لە تۆرە کۆمەڵاتیەکاندا بێت، هەمومان پێکەوە دوورکەوین لەو شێوازە نامەدانیانە، ناشارستانیانە، داکوکی بکەین لەسەر هەلمەتێکی جوان، هەلمەتێکی بێگەرد. داوا لە هەموو لایەنە سیاسەکان دەکەین کە بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراسی و بازهێنان لە دژاتی یەکتر بانگەشەیە بۆ هەڵبژاردن بکەن و ئاگاداری کادیران و هەموو ئەو کەسانەی کە لەم هەڵمەتاناندا پەشدار دەبن ئاگاداریان بکرێتن کە بەڕاستی جوانکردنی کوردستان بە ڕەفتاری جوان ئەنجام دەدرێت. هەروەها جێی خۆیەتی جەخت بکەینەوە کە چەند مانگێک لەبەر ئەم خولەی پەرلەمان ماوە، کار بکەین بۆ دەرچواندن و هەموارکردنی چەندین یاسای گرنگ و لەسەرەوەی هەمویانەوە کە پێشترش باسمان کرد ئامادەکاری بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و هەروەها چەخت لەسەر ئەوە بکەینەوە هەڵبژاردننی پارێزگاکان، ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی ساتی خۆیدا ئەنجام بدرێت، پەلە بکرێت بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە، هەموو ئەو هەڵبژاردنە پرۆسەکانی پەیوەستن بە هەرێمی کوردستان هەمومان چەخت بکەین کە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێن. و لەم بارەوە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی تەواومان کردووە و هەماهەنگی تەواو دەکەین بۆ ئەوەی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیار بکرێت و بەپێی زانیاریەکانی ئێمە ئەمڕۆ نووسراوەک لەو بارەوە ئاراستە دەکرێت. هەروەها پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە خزمەتێکی یەکجار زۆر گەورە
پێشکەش بەم پەرلەمانە دەکەتن دەزانین میکانیزمەکانی کە شێوازی کاری پەرلەمانی بۆ خولەکانی ئایندە بە شێوازێکی زۆر باش دیاری دەکات. داوا لە لژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان دەکەین کە کارەکانیان بۆ ئامادەکردنی ئەو یاسانەی کە گرنگن لەم خولەدا پەسەند بکرێن لە بواری چاودێریکردندا بخەنەگەر بۆ ئەوەی بتوانین لە ماوەی ئەو ماوەی لە بەردەستدایە کاریان لەسەر بکەین. لە کۆتاییشدا هیوادارین هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بە گیانێکی لێبوردەیی و کورد پەروەرانە و لە پێناوی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و ئایندەی نەتەوەکەماندا بەیەکەوە بتوانین هەوڵەکانمان بخەینە گەڕ چڕ بکەینەوە تا لەم هەڵبژاردنەی کە ئێستا ئەنجام دەدرێت و بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش ڕوویەکی جوانی کۆمەڵگەکەمان و باوەری تەواوێتیمان بە دیموکراسی و ئازادی و یەکتر قبولکردن پیشانی هەموو دنیا بدەین. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەین بە بوونەیکردنەوەی وەرزی بەهارەی ئەم خولە و بە هیوای سەرکەوتن. بەڕێزان، ئێمە ئەم دانیشتنە کۆتایی دێنین و خاڵی نظامی وەرناگرین. سپاسی هەموو لاک دەکەین. دانیشتنەکە کۆتاییات.